8 مارس دەرفەتێک بۆ خۆ ئابدەیتکردنەوەی ژنانی یەکسانی خواست. با قەڵەمی هەتاوی عەبدوڵای. مێژووی ڕۆژی جیهانی ژن هاوکاتە لەگەڵ خەباتی سیاسی و کۆمەڵایەتی دژی هەڵاواردنی ڕەگەزی و جنسی و چەوسانەوەی چینایەتی. ئەم ڕۆژە ڕۆژی هاوپشتیە بۆ خەبات لە پێناو بەدیهێنانی مافی یەکسان بەرابەر و هەلومەرجی باشتر لە ژیانی ژناندا. هۆکاری دیاریکردنی ڕۆژی 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژن یادکردنەوەیە لە بیرەوەری خەباتی ژنانی کرێکاری کارگەی ڕستن و چنینی شاری نیویۆرکی ئەمریکا لە ساڵی 1857 زاینی. مێژووی دیاریکردنی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 زاینی کە لە شاری کۆپنهاگی وڵاتی دانمارک دووهەمین کۆنفرانسی ژنانی سۆسیالیست بەڕێوەچوو کە تێیدا کلارا زێتکین ژنە شۆڕژگەر و ناسراوی حیزبی سۆسیالیستی ئاڵمان لەسەر دیاریکردنی ڕۆژی جیهانی ژن قسەی کرد و هەر لەوێشدا پێشنیاری کرد 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژن بناسرێت. پێشتر ژنانی وڵاتی نەمسا ڕۆژی 1 مەیان پێشنیار کردبوو کە 1 مەی مانە و مەفهومی خۆی هەیە و نەدەکرا وەک ڕۆژی ژنان دیاری بکرایە. هەر لەو پەیوەندیەدا ژنانی وڵاتی ئاڵمانیش ڕۆژی 19 مارسیان پێشنیار کردبوو کە 19 مارسیش ڕۆژێکی مێژوویە لە خەباتی شۆڕژگێرانی ژناندا. لەو ڕۆژەدا و لە ساڵی 1848 زاینیدا ژنان دژ بە ڕژیمی پاشایەتی پرۆس بوو دەنگی ناڕزایەتیان بەرز کردەوە، بەڵام کۆنفرانسی ساڵی 1970 کۆپنهاگی دانمارک سەرەڕای گرنگبوونی خۆی نەیتوانی بڕیاری کۆتایی بدات و ڕۆژێک وەک ڕۆژی ژنان دیاری بکات. ئەو مەسەلەیە تا ساڵی 1921 زاینی مایەوە و هەر وڵاتە و بۆ خۆی و لە کات و ڕۆژێکی جیاوازدا و بەتایبەت ڕۆژانی پشووی مانگی مارس خۆپیشاندانیان ساز دەکرد و یادی ڕۆژی ژنانیان دەکردەوە. ئەوە بوو کە کلارا زێتکین دیسانەوە لە ساڵی 1921 زاینیدا 8 مارسی وەک ڕۆژی ژنان خستەوە بەرباس و ئەم جارەیان پێشنیارەکەی پەسەند کرا و لە ئاکامدا ئەم ڕۆژە وەک ڕۆژی ژنان لە مێژووی جیهاندا دیاری کرا. ئەم ساڵ لە کاتێکدا بەرەو پیری 8 مارس ڕۆژی جیهانی ژنان دەچین کە هەڵاواردنی ڕەگەزی، دەستدرێژی، توندوتیژی، ئەشکەنجە و کوشتنی ژنان لە هەموو وڵاتانی جیهان بەڕێوە دەچێ. ڕۆژانە بە سەدان ژن لە سەرتاسەری جیهان دەبنە قوربانی دەستدرێژی، توندوتیژی، ئەشکەنجە، زیندان و کوشتن تەنها بە تاوانی ژنبوونیان. لە سەردەمی سەرمایەداری ژنان خاوەنی جەستەی خۆیان نین و هەموو جۆرە سوکایەتی و بێکەرامەتێکیان بەرامبەر دەکرێ و پاساوی بێبنەما بۆ ئەو تاوانانە دێننەوە. ئەم ساڵ لە کاتێکدا بەرەوڕووی 8 مارس ڕۆژی جیهانی ژن دەچین کە ژنان نەک بارودۆخیان سەرەڕای خەباتێکی بێوچان و نەفساوە باشتر نەبووە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ زیاتر تووشی بێمافیە بن. سەرەڕای ئەو گشتە نایەکسانی و هەڵاواردن و بێمافیە ژنان هەردەم لە سەنگەری پێشەوەی خەباتدا بوون و هەردەم بەرامبەر بە هەر بێمافی و نایەکسانیەک دژەکردەوەیان نیشانداوە. ژنان لە سەر تاسەری جیهان سەرەڕای زەخت و گوشار توانیویانە خەباتی خۆیان تا ڕادەیەک بەڕێکخراوەی بکەن و یەکگرتوو لە ژێر چەترێکی گشتگیردا بەرەو ئازادی یەکجارێکی هەنگاو بنن. لە هەر وڵاتێک ژنان بەرەوڕووی توندیتیژی دەبنەوە، چالاکانی مافی ژنان و ئازادی و یەکسانی مرۆڤ دژەکردەوە نیشانەدەن و دەڕژێنە سەر شەقامەکان تا دەنگی ژنانی قوربانی بن. ئەوەی جێگەی خۆشحاڵیە، ئەو ڕاستیە حاشا هەڵنەگرەیە کە بزوتنەوەی ژنان هەموو سنوورەکانی ڕنگ و نەژاد و ئەتنیکی بڕیوە و ژنان ئەوەندە ئاستی وەشیاریان چۆتە سەرەوە لەوە تێگەیشتون پرسی ژنان و ئازارەکانیان لە هەموو جیهان یەک پرسە و ئەوان دەبێ یەکگرتوو بن و هەموو سنوورەکان ببڕن تا بتوانن بە ئازادی و مافی یەکسان لەگەڵ پیاوان بگەن. خەباتی بێوچانی ژنان و پیاوانی ئازادی خواز لە هەموو جیهان لەسەر پێیە و خەباتی ژنان مێژوویەکی پڕشنگدارە کە تەنانەت وڵاتی دیکتاتۆریش بە چۆکدا دێنێ و ناتوانن نکۆڵی لێ بکەن. خەباتی ژنان لە هەموو جیهان لە سەردەمی سەرمایەداریدا لەسەر پێیە و لە هەر وڵاتە بە پێی چەشنی جوغرافیایی وڵاتەکە خەباتەکە دەگۆڕدرێ. بزوتنەوەی ژنان و خەباتیان ئاکامی توندوتیژی و ناعەداڵەتی و بێمافی و نەبوونی مافی یەکسان لەگەڵ پیاوان لە هەموو جیهانە. بەڵام خەباتی ژنان لە هەر وڵاتە سیما و کارکردی دەگۆڕێ. ئەگەر ژنان لە وڵاتانی سەرمایەداری خەبات دەکەن بۆ ئەوەی بتوانن خاوەنی جەستەی خۆیان بن و لە شولاریان بۆ فرۆشی کاڵای سەرمایەداران کەڵکی نابەجێی لێوەرنەگیرێ و ئەو کردەوەی سەرمایەداران بە توندوتیژی دژ بە ژنان لە قەڵەم دەدەن، ئەگەر لە وڵاتانی ڕۆژاوایی ژنان خەبات دەکەن بۆ مافی یەکسان بۆ کاری وەکیەک و موچەی وەکیەک و هەوڵ بۆ گۆڕینی یاساکانی وڵات دەدەن، لە هەمان کاتدا
ژنان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەبات دەکەن بۆ ئەوەی مافی شارۆمەندی و بچووکترین مافە سەرەتایەکانیان کە لێیان زەوت کراوە بەدەست بێنن. لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت وڵاتانی عەرەبی، تورکیا، عێراق و ئێران کارنامەیەکی ڕەشیان لە بواری بێمافی ژنان و هەڵاواردن بۆ خۆیان تۆمار کردووە. ژنان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ هێزە توندڕە و بناژۆخواز و ئیسلامیەکان بەرەوڕوون. ژنان لە وڵاتانە کە شەڕ بەسەریاندا سەپاوە قوربانیانی شەڕن و هەموو تاوانێک بە دژیان ڕەوا دەکرێ و لە بازاڕەکان وەک غەنیمەتی شەڕ و کۆیلە جینسی کڕین و فرۆشیان پێدەکرێ. هەروەک ئاگادارین تا بە هەنووکەش کە ساڵی 2021 زاینی ژمارەیەک لە ژنانی ئیزەدی کە قوربانی شەڕی ئاینی بوون بارودۆخیان نادیارە و وەک کۆیلەی جنسی بەکار دەبردرێن. بارودۆخی ژنان لە بازاڕی کار و نەبوونی موچەی بەرابەر و یەکسان تەنانەت لە وڵاتانی ڕۆژاوایی بە کاڵاکردنی جەستەی ژن و فرۆشتنی کاڵاکانی سەرمایەداران بەلەوشولاری ژنان، بارودۆخی ژنانی کرێکاری جنسی و دەستدرێژی بۆ سەریان بە ناوی ئازادی و دموکراسی، هەوڵدان بۆ پەسەندکردنی یاسا و ڕێسای دواکەوتوانە و ئیسلامی و دژەژن بە تایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چوونە سەری ئاماری خۆکوژی و کوشتنی ژنان لە وڵاتانی ئیسلامی هەمووی دیاری دنیای سەرمایەداری بۆ ژنان بووە و بە هەموو هێزێکەوە هەوڵ بۆ لە ناوبردنی دەستکەوتی ژنان و لە کارخستنی هێزێکی کارامەی کۆمەلگا ئەدات. هەروەک لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد سەرەڕایبوونی ئەو هەموو تەنگ و چەڵەمە و کۆسپ و تەگەرە لەسەر ڕێی ئەو ڕەگەزەی کۆمەلگا ژنان ملکەچی ئەو بارودۆخە نەبوون و لە بەرامبەر هەموو ئەو نەعەداڵەتیانە ڕاوەستاون کە وەک نمونەی ئەو خەباتە دەتوانین باز لە ژنانی ڕۆژاوا بکەین کە خەباتێکی هەمەلایەنەیان دش بە ئاینی دواکەوتووی دەست پێ کرد. ژنان لە ئێرانی ژێر دەسەڵاتی ئاخوندی تا سەر ئێسقان دژەژن و تۆتالیتێر دش بە یاساکانی ڕژیمی ئیسلامی کە توندوتیژی دش بە ژنان تێیدا یاسایی کراوە لە بەرامبەر پۆششی زۆرە ملێ ڕاوەستاون و لە سەنگەری پێشەوەی خەبات بە دژی دواکەوتوویدان. لە وڵاتانی ئیسلامی ژنان هەوڵ بۆ پچڕانی کتوبەند و زنجیرە دەن و لەو پێناوەدا قوربانیان داوە بەڵام چۆکیان دانەداوە. ژنان لە خۆپیشاندانەکانی ئەمساڵی ئێران کە بە شۆڕشی برسیەکان ناوی دەرکرد لە ڕیزی پێشەوە بوون و داوای ماف و حقوقی ئینسانیان دەکرد. ژنانی ئێران لەو بارودۆخە ئەستەم و دژوارەدا نایانوت بە کتوبەند و لە بەرامبەر یاسای حیجاب داوەستان و هەموو حاکمانی کۆماری دژەژنی ئیسلامی ئێرانیان خستە ژێر پرسیار. ژنان ئەو هێزەی کە کۆماری ئیسلامی ساڵەهایە هەوڵ بۆ پاسیڤبوون و دوورکردنەوەی لە پرۆسەی سیاسی و ئابووری ئێران دەدات تەنگیان بە ڕژیم هەڵچنیوە و ڕۆژانە دەبینین ژنان لە ئێران سەرەڕایبوونی فەزایەکی ئەمنیەتی و دژە مرۆڤ لەچکەکانیان لەسەر لا دەکەن و نائەڵێن بە کۆیلەتی کە ئیسلام و ڕژیمە ئیسلامیەکان بەسەریاندا سەپاندون. لەو سەردەمەدا و لەو بارودۆخە کە ژنان لە هەموو جیهان خەریکن بە دژی دواکەوتووی بێمافی ڕادەوەستن و چالاکی دەنوێنن بەداخەوە ئەگەر ئاوڕێک لە دۆخی ژنان لە باشووری کوردستان بدەینەوە دەبینین کە ڕەخنە هەڵگرە و بزوتنەوەی ژنان نەیتوانیوە لەو بەشەی کوردستان بە شێوەی پێویست و سەردەمیانە خۆی ئابدەیت بکاتەوە و هەڵگری ویست و داخوازی ژنان بەتایبە ژنانی کرێکار بێ و سنگ و پێگەی ئەوتۆی نەبووە. لەو نێوەدا بزوتنەوەی ژنانی لیبرال و سەر بە دەسەڵات زەبری کاریگەری لە بزوتنەوەی یەکسانی خوازی داوە و دەسەڵاتی حاکمیش بە پیلانی لە پێشدا ڕێژراودا هەوڵ بۆ سەپاندنی بارودۆخی نالەبار بۆ ژنان و کۆیلەیان نەدات. سەرمایەداری لەو بەشە لە کوردستان دوو ئەبزاری مەترسیداری ئاین و پیا و مەزنی بەدەستەوەیە و بەردەوام و بە پیلان کەڵکی لێوەرەگرێ. ژنانی باشوور دەبێ 8 مارسی ئەم ساڵ و ڕۆژی جیهانیشن وەک هەلو دەرفەتێک بۆ خۆ ئابدەیتکردنەوە لەگەڵ ڕووداوەکانی سەردەم بە قازانجی خۆیان بقۆزنەوە و بەو ڕاستیە بگەن کە ئازادی ژن ڕوکنی سەرەکی ئازادی کۆمەلگایە و چینی کرێکار و هەموو مرۆڤایەتیە. بۆیە دەبێ قۆلی هیمەت هەڵماڵن بە کۆڕ و کۆبوونەوە و چالاکیەکانیان خۆیان هاوتەری بکەن لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و دەست لە ناو دەستی پیاوانی ئازادی خواست هەوڵ بۆ نەمانی دەسەڵاتی دیکتاتۆر و دژە مرۆڤ بدەن و هەڵگری دەنگی ژنان و پیاوانی کرێکار بن. ژنان دەبێ بەو ڕاستیە بگەن تا کاتێک نیزامی چەوسێنەری سەرمایەداری لەسەر کار بێ ئەوان بە ماف و ئازادیان ناگەن و ئازادی ژنان و هەموو مرۆڤایەتی بەندە بە دامەزراندنی سیستمێکی سۆسیالیستی و مرۆڤ پەروەر کە تێیدا تاکەکان بە پێی ڕەگەز دەستەبەندی ناکرێن و ناچەوسێنەوە. بۆیە ئازادی ژن کاتێک بە تەواوی و مسوەگەر دەبێ کە نیزامی سەرمایەداری بڕوخێت.